سڵاوتان لێبێت فرمێسک جافم چارەسەرکاری دەرونی لە وەرزی تاقیکردنەوەکانە بەرنامەی ئەم جاری دەروندروستیمان تایبەت کردووە بە دڵەڕاوکەی تاقیکردنەوە چۆن بتوانین یارمەتی خوێندکارەکان بین کە زاڵ بن بەسەر ئەو دڵەڕاوکەیەی کە لە تاقیکردنەوەیە بۆیان دروست دەبێت بینەرمان بن. بوونی دڵەڕاوکێ لە هەندێک بارودۆخە ئاساییە بە تایبەتی لەو بارودۆخانەی کە چارەنووسسازن. ئەوەی لێرەیە لە دڵەڕاوکەی تاقیکردنەوەیە ئەبینرێت ئەوەیە کە کەسی توش بوو بەم جۆرە دڵەڕاوکەیە خوێندکارانن کە سەرەڕای ئامادەباشی و خۆ ئامادەکردن بۆ تاقیکردنەوەکان بەڵام فشارێکی زۆریان بۆ دروست ئەبێ کۆمەڵێک نیشانەی جەستەیی و ڕەفتاری و دەرونیان تیا دەرەکەوێت. بۆ زانیاری زیاتر دەربارەی ئەو نیشانانەی کە لە کەسی توش بوو بە دڵەڕاوکەی تاقیکردنەوەیە دروست ئەبێت بینەری راپۆرتێک بن. نیشانەکان لە ئێستادا نیشانەکان لەسەر چوار ئاستی جەستەیی، معریفی، هەست و سۆزی، ڕەفتاری جیاکراونەتەوە. یەکەم، نیشانە جەستەیەکانی وەک عارەقکردنەوە، لەرزین، لێدانی دڵی خێرا، دەموشکبوون، بورانەوە. هەروەها هێڵنجدان و سکچون و ڕشانەوە لە باری زۆری تند و تۆڵی دڵەڕاوچێدا. دووەم، نیشانە معریفیەکانی وەک کەمبوونەوەی تەرکیز و بیرچوونەوە و بیرە نەرێنیەکانی وەک ئەوەی کە دەرناچم، ناتوانم زاڵ بم بەسەر تاقیکردنەوەکەدا و هیتریش. سێەم، نیشانە هەست و سۆزیەکانی وەک هەستکردن بە غەمباری و کەم نرخاندنی خود و بێهیوا بوون. چوارەم، نیشانە ڕەفتاریەکانی وەک دوورکەوتنەوە لەو بارودۆخانەی تاقیکردنەوەی تێدایە، نەچوونەوانەکان، هەڵاتن لە قوتابخانە، هەندێک جاریش بەکارهێنانی خواردنەوە کەحولیەکان. بەشێک لەو خوێندکارانەی کە ڕوبەڕووی دڵەڕاوکێ و دڵەڕاوکەی تاقیکردنەوە ئەبن خۆیان کۆمەڵێک ڕێگە چارە ئەدۆزنەوە بۆ زاڵبوون بەسەر ئەو نیشانانەی کە بۆیان دروست دەبێت. میوانداری کۆمەڵێک خوێندکارمان کردووە کە چۆن توانیویانە زاڵ بن بەسەر ئەو دڵەڕاوکەیەی کە هەیان بووە. بینەرمان بن. طبعا هەموو تەلەبەیەکە بە پۆلی شەش ئەڕوات گەورەترین کێشەی چاوەڕوانی هەم ناوەکی بێ یان دەرەکی دەرەکێکە پێشە باسی دەرەکیەکە ئەەکەم ئەوە بێتە هۆی دڵڕاوکەیەکی زۆر کە دروستە بێ لای تەلەبەی پۆلی 12 ئامادەیی. طبعا مامۆستاکانت ئەبن بە ئەکرێت ئفکتێکی پۆزیتیڤی هەبێ لەسەر ئەکرێت ئفکتێکی نێگەتیڤیشی هەبێ لەسەرە بۆ منە لە هەردوو حاڵەتەکە ئەگە پێ بڵێ باشی یا خراپ بۆ چووکە ئەگە پێ بڵێ باشی دوای تۆ لە ئیمتحانێکە خراپ بیت ئەڵێ باشە من ئەم چاوەڕوانی بە چاوەڕوانی مامۆستایان نەگەیشتم ئەگە خراپیش بی دوایی پێتەڵێت تۆ دەرەجە ناهێنی تۆ سەرکەوتو نابی ئەمە لە هەردووشە فەکتێکی خراپی هەیە لەسەرە بەڵام تۆ بێت چی بکەیت بۆ ئەوەی کە بتانی ئەم چاوەڕوانیانە بۆ بەرژەوەندی خۆ بخۆزیتەوە. ئێستا باسی هاوڕێ بەڕاستی ئەوە باس ناکرێت چکەوە مەسلەیەکی زۆر دوور و درێژە و ئەوە هاوکارەکانم باسیەکەن بەڵام ئەگەر بینە بەسەر ئەوەی باسی ناوەکی بکەین لە بینی خێزانە طبعا خێزانیش ئێستا من خۆم تەجروبەی خۆم چی بوو من لە ماڵەوە زۆر پێیانەوتم کە ئەمە سعیتە لەبەی پۆلی شەش نییە یان ئەوە تا تۆ لە مەکتەب باش نەبووی لەوێش باش نابیت چۆن بتوانی بەسەر ئەمانە زاڵ بیت ئەوەیە کە تۆ ئەبێ لە شەشە ئەو دەرسە بدۆزیتەوە کە تۆ تیا زۆر باشی. ئێستا من ئەو دەرسە بۆ من بیرکاری بوو بەوە دەسم پێکرد هەر هەمووین بە جوانی تاو کرد ئیتر بەوە باوەڕ بەخۆبوونم زیای کرد توانیم لە دەرسەکانی تریشا بەرەو پێش بچم بۆ منە فیزیک و کیمیا زۆر باش نەبووم توانیم بەهۆی بیرکاریەوە کە من لەوێ وت باشە من لەوەیە باشم بۆ لەمایە باش نەبم کاتێکی زۆرترم ما بە ئەمان بەو نوع توانیم بەرەو پێش بچم ئەنجاش کە شتێکە نەزانی پێویست ناکات تۆ زۆر دڵڕاوکی و توش بێت و من دەرەجە ناهێنم بەجێ بێڵە ئەمانی تر بکە دوایی لە کاتێک ترە بە مێشسافی بچۆرەوە سەری. سترێس شتێکی زۆر نۆرماڵە کە هەموو قوتابیەک هەیەی بە تایبەتی لە پۆلی 12 و گرنگترینشت ئەوەیە کە چۆن بەسەر سترێسەکە تا زاڵ بینی هەڵی سترێسەکە بەسەر تا زاڵ بێ بۆ نمونە من لە 12 کە سعیم ئەکرد گەورەترین کێشەم ئەوە بوو ئەترسام کە ئەو شتەی سعیتیاکەم نەیزانم یا غەڵەتی تیاکەم یا لە بیرم بچێتەوە لە کاتی ئیمتیحانە بەڵام ئەو نەوام نەئەکرد کە ئەمە زاڵ بێ بەسەر ماوە ئیتروازە سعیکردن بێنم بەعکسەوە زیاتر سعیمە کرد و هەوڵم ئەیە ئەویش وامەکرد ئەو مادەم لەمە ئەترسم کاتە زیاتر سعیتیاکەم بۆ ئەوی بیزانم تەئکیدم کە لە ئیمتیحانە غەڵەتی تیاناکەم و هەروەها کێشەیەکی تر کە هەم بوو ئەوە بوو کە ئەترسم ئەو سعی ئەیکەم تەواو نەبێ یاخود کەم بە پێویستم بە زیاتر بێ بەڵام گرنگترشت ئەوەیە کە هەموو کەسە بڕای بە سعیکردن و هەوڵی خۆی هەبێ و ئەبێت دایمە خۆ تاقیکەیتەوە
بۆ منە پرسیار هەلکە ئەگەر غەڵەتێک لە غەڵەتەکە مەترسم بڵێ مەڵێتر من تاو هیچ دەرەجە ناهێنم بەعکسەوە بزانە غەڵەتەکە بۆچی کردووە هەڵ بە غەڵەتەکە و ڕاستکەیتەوە و زاڵ بە بەسەریە. بۆ ئەزمموی خۆم لە دەربارەی خوێندن و دڵڕاوچی ئیمتیحانەکانە ئەوەی ڕاستی بێ ئەمەیە باس لەوەکەم کە من دڵڕاوچەم زۆر لە دەربارەی متمانە بەخۆبوونەوە هەبوو. اینجا لێرە چی شتێک گرنگە ئینسان بزانێت کە باسی متمانە بەخۆبوونەکەین مەبەستمان لە چیە؟ مەبەستمان لەوەیە کاتێک کەسێکە ئەچێتە ئیمتیحانەوە ئەو سعی کە کردوێتی ئەگەر بە باشی کردبێتی هیچ کێشەیەکی نابێ هەبێت نابێ بە خۆی بڵێ تۆ بڵێ ئەمە بیرچێتەوە تۆ بڵێ ئەم پرسیارە بەم نەوابێتەوە نەخێر ئەگەر سایەکی باشە کردبێ تۆ شتە ئیمتیحانەوانێ ئەڵیت من سعی خۆم کردو دەرەجەی تەواوێنم کەمتر زیاتر نا بەڵام هەنێ قوتابیشمان هەیە چیەکەن بۆ نمونە کە متمانیان بەخۆیان هەیە بەڵام زۆر هەیەە بۆ نمونە سعیکی هیچی وا ناکەن زۆر سایەکی کەمەکەن ئەمە لێرە زەرێکی زۆریان لێ چکە سعیکی وایان نەکردو متمانیان بەخۆیان هەیە دوای دەرەجەیەکی خراپێنن لە هەمان کاتا چۆن جوانی متمانە بەخۆبوونەکە بەکارێنین کاتێکە تۆ سێری خۆتەکەی بەراورتی خۆتەکەی بە قوتابیەکانی کە بە شازێکی ئەرێنیانە تەبعاً نەک دانیشتوابی لە خۆکەیتەوە کە هیچ شتێ نازانیت کە بەراوردی خۆتەکەی بە قوتابیەکانی کە ئەبینیت ئەوانی کە مستەوایەکیان هەیە و تۆش مستەوایەکە هەیە و متمانە بەخۆ هەیە ئەگەر لە مستەوایەکی بەرزابوویت و دەرەجەکانی باش و پێویست ناکە هیچ خەمێکە هەبێت. هەموو مرۆڤێک لە قۆناغێکی ژیانە تووشی ترس و سترێس و دڵڕاوکێ بێت. قۆناغی 12 لەو قۆناغانە کە قۆناغێکی خوێندنەوە قۆناغێکی زۆرێک لایکەرە بۆ هەموو خوێندکارێک منیش کۆمە خوێندکارێکی تری پۆلی 12 سترێسم هەبوو ترسم هەبوو یەکێ لە هۆکارانەشی کە ترسی بۆ دروستکردم ئەو بوو کە من ترس و ڕقێکی زۆرم بەرامبەر بە دووانە هەبوو ئەوێ ژوانەی عەرەبی بوو لەگەڵوانی فیزیا ولی کردم کە هەستێکی نەرێنی زۆری بە منە بەخشی و تەنانەت کاریگەری بۆ سەروانەکانی تریش هەبوو ولی کردبم کە ورم دابەزێت بەڵام هەوڵم کە بیرکردنەوەی خۆم گۆڕم هەوڵم کە پێشێ بچمە ناو تاقیکردنەوەکانەوە ئەو بیرکردنەوەی خۆم گۆڕم ئەو ترسم بشکێنم بەسەر یازاڵبم ئەویش ویستم کە ئەو دووانەم خۆش بێ و کوچەن وانەکانی ترم خۆشەوە و چێژ لە خوێندنیان وەربگرم و کوچەن چێژ لە خوێندنی وانەکانی تر وەرەگرم و بەڕاستی جواب بوو کە هەوڵم مایە سعیتیا بکەم بەڕاستی چێژمە بینی لە وەرگرتنی ئەو بابەتانە و خۆشمەویست و ڕزم لێگرت و یەکێکی تر لەو هۆکارانەی کە من بۆچی زاڵبم بەسەر ئەو ترسەمە ئەو بووکە کاتێکی زیاترم بۆ دووانەیە بەخشی و زیاتر لەگەڵ مامۆستاکانمە ئەڕۆشتم و ئەمانشی سەرەکەی من ئەو بووکە فێر ببم و تێبگەم لەی بێجگە لەوێ کە من لەبەری کەم یاخۆ نمرەی بەرز بێنم و هەستەکەم ئەوەش یەکێک لەو هۆکارانی کە من سەرکەوتم ئەو بکە خولەی فێربوونم بۆ وانەکانم وای کرد کە سەرکەوم ئەگەر تۆش ترسێکی واو هەیە ئەگەر تۆش ترسێکت هەیە کە ناتوانانی هەستێکی ناتوانانی بەسەر یازاڵبی لەوانەیە لە هەر شتێکی تر لە ژیانتا ئەو بزانە کە ئەتوانی بەسەر یازاڵبی ئەو بزانە کە ئەتوانی ڕوبڕی ببیتەوە دڵڕاوکە لە کاتی تاقیکردنەوەکان شتێکی زۆر باوە بۆیە پێویستەکە ئێمە فێربین کە چۆن بتوانین کۆنتترۆلی کەین یەکێ لە باشترین ڕێگاکانی ژەوێ پێشی دەستکەین بە سایکردن جەدوەلە یاخۆ پلانێ بۆ خۆمان دابنین بەڵام ئەوەیە ئا چ جۆرە جەدوەلە یا پلانێ باشە ئەو جۆرەی کە تایبەت بێ بەخۆ بەپی توانەکانی خۆ داونابێ بۆ نمونە کە تۆ دانیشی بۆ سایکردن مەڵێ وەڵام من 4 ساعت دانیشم لەم بابەتە یاساییەکەم لە کاتێکە توانای خۆ هەر ئەوە نەبێ ئەو پەڕی 2 ساعت لەو بابەتە یاساییەکەی باشترە تۆ بچی 2 ساعت بۆ خۆ دابنی لە جەدوەلەکەیە دوای بەرەبەرە خۆ ڕابێنە بەپی توانای خۆ زیایکە بۆ نمونە 2 ساعت بیکە بە دوونی و ئەبێ بە 3 تاکو ئەگاتە 4 و لەوانەشە زیاتریکەی یاخۆ بۆ مەسەلی ئەوەی کە خەڵکەڵێت چ کاتێ باشە بۆ سایکردن ئایا بەیانیان باشە یا خوشەوان زۆربەی خەڵکەڵێن بەیانیان باشترە بۆ سایکردن بەڵام ئەگەر تۆ خۆت ئەناسی بە شەوان نەستەکەی باشتر سایەکەی و باشتر تێئەگەی ئەوە شەوەکە بۆ خۆ دابنێ موهیمەوێت تۆ سایەکە بکەی لە ئەخیرا بۆیە جەدوەلەکە و کوتمانەوێت تابێت بێ بەخۆ یاخۆ بۆ مەسەلی ئەوەی کە چەند ساعت لە ڕۆژێکە باشە سعی بکەی من زۆر پرسیارانم بۆیە ئەڵێن ڕۆژی چەند ساعت سەوی کردووە لە کاتی ئیزنەکەی پۆلی 12 بەڵام دایمە هەمان جوابیان پێڵێ من بە ساعت سعیم نەکردووە بەڵکو بەوەی کە چەند توانی و مەسایم کردو ئەوە نەیەکم کردووە و بیریشتان بێ هەموو کە سێکوالەتی سایکردنەکەی وەکو یەک نییە ئەگەر بۆ نمونەیەکی 8 ساعت ساییکە واتای ئەوە نایە کە ئەوە خراپتر بێ یاخو کوالەتێکی کەمتر بێ لەوە یەکی 12 ساعت ساییکە لەوانەیە کوالەتیەوەی 8 ساعتەکە زۆر زیاتر بێت چونکە کەوێت و سەر کەسەکە خۆی کە دانیشە بۆ ساییکردن. دڵڕاوکەی تاقیکردنەوە یەکێکە لەو جۆرانی دڵڕاوکە کە کاریگەریەکی زۆر لەسەر بیرکردنەوە و هەست و سۆزی کەسی توش بوو دەانێت بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز گۆران محەممەدمان کردووە کە بەڕێزیان چارەسەرکاری دەرونین زۆر بەخێر بێت. پرسیارەکەمان بۆ دەست پێ ئەکات کە دڵڕاوکەی تاقیکردنەوە چ فەرقێک و جیاوازیەکی هەیە لەگەڵ جۆرەکانی تری دڵڕاوکە؟ ئەتوانین بڵین بۆی کە دڵڕاوچی تاقیکردنەوەش ینی جۆرێکە لە جۆرەکانی دڵڕاوچێ
بەڵام ئەوی کە جیایە کاتەوە ینی دڵە ڕاوچەی تاقیکردنەوە یەک هەڵچوون یاخود یەک هەلومەرجی معریفیە کە دروستە بێ لە کاتی تاقیکردنەوەکانە بۆ کەسەکە وای لێکە کە تووشی پەرێشانی و تووشی دڵە ڕاوچێکی زۆری لێکە هەندێک جارەگاتەوە ئاستی کە کەسەکە ناتوانێت بەشداری تاقیکردنەوەکان بکات. کۆمەڵێک نیشانەشیان لەلا دروست ئەبێ زۆر بەیان گلەیی لەوە ئەکەن کە بێ ئۆقرەی و نەئارامی و ئاراقکردنەوە ئەمانە چۆن ئەتوانن یارمەتی خۆیان بن یان چ جۆرە کاریگەریەک تیانە دروست ئەبێت کە ئەم نیشانانە بە تەواوەتی لە دەروی کۆنتترۆلی خۆیان لە ڕاستیدا لەوانەیە زۆرێک و کەسانی کە دڵڕاوچی تاقیکردنەوەکانیان بۆ دروستە بێت ینی ئەو خوێندکارانەی کە دڵڕاوچی تاقیکردنەوەکانیان بۆ دروستە بێ زۆر کاریگەری دەموشک بوون و پەلەپەلکردن و بڵێن دڵ تێکەڵاتن و دڵپێچە و چیوەمشتانەی کە بۆیان دروستە بێ لەوانەیە زۆر کاریگەری لەسەر ینی لەسەر خودی خوێندکارەکە دروست نەکە بەقەدەر ئەوەی کە بۆ نمونە نیشانەی با بڵین معریفی ڕەفتارەکە کە کاریگەری لەسەر کەسەکە دروست دەکات ئەمە وای لێکات کە زیاتر خۆی بە دوور بگرێ لەوەی کە بەشداری تاقیکردنەوەکان بکە و هەندێک جار بۆی ئەم کەسانە ئەوە ترسیان بڕەوێتەوە واتە هەست بە ئارامبوونەوە بکەن واکات کە ینی وایان لێت کە ئەسڵەن ینی بۆچوونی وای لێت کە بەشداری تاقیکردنەوەکان نەکات وازانێت ئەم شتەی باشە بێت بۆیە هەندێکیان ئەوەیە کە جاری وایە بۆ کەمکردنەوەی ئەم نیشانانی کە جەنابەت باسە کرد و بۆ نیشانە هەستیەکانیان و دڵتەنجی و بێتاقەتی و بێئەتیمادیەکانیان هەندێک لەمانە جاری وایە پەناباتە بەرەوەی بۆ هێوربوونەوە پەنابەنە بەر بەکارهێنانی کحۆل بەرامبەر بەکارهێنانی دەرمان تەنانەت بەرامبەر بە موادی مخدرات و مادە هۆشبەرەکان ینی پەنابەن بۆ شتانە بووی کە هەست بە ئارامبوونەوە دەربارەی ئەو نیشانە معریفیانی کە باست کرد باس لەوە کرد کە زیاتر بیرکردنەوە نەرێنیەکانیان کاریگەری هەیە خۆیان چۆن ئەتوانن یارمەتی خۆیان بن چکە زیاتر لە کاتانەیە وابزانمە بێ یارمەتی لە چارەسەرکاری دەرونیان پزیشکی دەرونی وەربگرن بەڵام بەدڵنیاییەوە یعنی یەکێک لەو شتانە ئەوەیە کە هەندێک جاری ئەمە ئەگەرۆک وتمانوەکو جای بکەینەوە لە نێوان ڕاوێ ینی ڕێنماییکردن و ئامۆژگاریکردن لەگەڵ چارەسەرە لە ڕاستی دامە دوشتی زۆر جیاوازە کاتێک کەسێک کە یە دەڵێک کاکە من ناتوانم ئیمتیحان بکەم فکری بۆ دروستە بێ کە نمرەیەکی باش ناهێنم شتەکانم لە بیرە چێتەوە کاتێکان بیرۆکانی بۆ دروستە بێت لەوانەیە ئێمە زیاتر قسەی خێری تیا بکەین پێی بڵێ ناتۆ باشە بیت و بە خۆت بڵێ ئەمانە لە ڕاستیدا ئەوە لەوانەیە زۆر یارمەتی ئەو کەسە نەیات بۆی کە ئەم ئەو شتانی کە هەیەی باش بێتەوە بۆیە باشترین هەڵبژاردە بریتە لە ڕاوێشکردن بۆ کەسانی کە لە بواری چارەسەرکردنی دەرونیان کارەکەن یاخود بە پزیشکە دەرونیەکان تا لەسەر پرۆتۆکۆڵێک ڕێک بکەون بتوانێت یارمەتیان با بۆ کەمکردنەوەی ئەو دەستخۆش ئەمە دەربارەی ئەو نیشانە معریفیانەی کە زیاتر نەرێنی و بیرکردنەوەی ناخۆشیان بۆ دروستە بێت بەڵام یەکێک لەو تەکنیکانی کە زۆرترین کاریگەری داانێ بۆ کەسانی کە دڵەڕاوکی تاقیکردنەوەیان هەیە ڕاهێنانی خاوبوونەوە و میدیتیشن و تێڕامانە بۆیە کورتە ڤیددیۆیەکمان بۆ ئامادە کردوون دەربارەی ڕاهێنانێکی خاوبوونەوە کە چۆن ئەتوانێت یارمەتی ئەو کەسانە بات کە دڵەڕاوکی تاقیکردنەوەیان هەیە بینەرمان. یەکەمین ڕاهێنان لە شێوازی خاوبوونەوە کۆمەڵێک شت دەگرێتەوە کە هەمومان ئەزمموی دەکەین یان زۆر نزیکەن لە ئەزمونەکانمانەوە. کورتی هەناسەدان لە کاتی تەنگەژەدا کاتێک دڵەڕاوکێ یان تەنگەژەمان هەیە. هەناسەکانمان زۆر تەنگ ئەبنەوە ئەو هەناسانەی کە وەری دەگرین بە تەواوەتی ناگات بە سیەکانمان. هەناسە تەنگی لەم بەشەی سنگدایە ئەمە بە زۆری لە کاتێکدایە کە دڵەڕاوکێ و تەنگەژەمان هەیە. ئەمە دەمانگەیەنێتە یەکەمین ڕاهێنانی کەمکردنەوەی تەنگەژە. هەناسەدانی قۆڵ بە هەناسەدانی سگناو دەبرێت. هەناسەدانی قۆڵ کە بە هەناسەدانی سگناو دەبرێت ئەم تەکنیکە پێک دێت لە هەناسە وەرگرتن لە ڕێگەی سکەوە نەوەک سنگ بە شێوازێکی هێواشتر و قوڵتر. ئەم تەکنیکە سادەیە کۆمەڵێک سوودی جەستەیی هەیە. هەناسەدانی قۆڵ لێدانی دڵ و بەرزەفشاری خوێن کەم دەکاتەوە. سوودە جەستەیەکانی هەناسەدانی قۆڵ کەمکردنەوەی خێرایی لێدانی دڵ و بەرزەفشاری خوێن، کەمکردنەوەی گرژی ماسوولکەکان و ئازار، زیادکردنی ئاستی وزە. زیادکردنی ئاستی وزە و کەمکردنەوەی گرژی ماسوولکەکان و ئازار سەرەڕای سوودە دەرونیەکانی وەک
کەمکردنەوەی دڵەڕاوکێ و تەنگەژە، هەروە باشترکردنی خەوتن و تەرکیز. سوودە دەرونیەکانی هەناسەدانی قوڵ، کەمکردنەوەی دڵەڕاوکێ و تەنگەژە، باشترکردنی خەوتن و زیادکردنی تەرکیز. با ئەنجامی بدەین. بەدانیشتن یاخود پاڵکەوتن لە بارودۆخێکی ئیسراحەتدا. دەست پێ بکە بە وەرگرتنی هەناسەیەکی قوڵ پاشان دانەوەی زۆر بەهێواشی. بەردەوام بە دەستێکت بخەرە سەر سنگت و دەستەکەی دیکەت لەسەر سکت. ئەگەر مرتاحیت بەمە. ئێستا هەوڵ بە سنگت ڕابگریت و سکت فراوانتر بکەیت و هەناسە بە قوڵی وەرگریت. هەندێک کەس سوود لە ژماردن وەردەگرن. ناوەوە 2 3 4 دەرەوە 2 3 4. ئەم ژماردنە دەتوانێت یارمەتیت بات لە جێگیرکردنی هەناسەکاندا. دەربارەی ئەو بارودۆخی کە بۆ کەسەکە دروست ئەبێ خۆی چۆن ئەتوانێت زاڵ ببێ بەسەر خۆیان، چکە بەشێک لە خوێندکارەکان باز لەوە ئەکەن ئەگەر بێت و فلانە مشکلە لە خێزانەکەمانە بێ، ئەگەر بێت و مامۆستای خصوصیم هەبێ، ئەگەر بێت و فلانە جەدوەلم هەبێت، ئەمانە زۆر جار وەکو بیانوویەک ئەبیننەوە بۆ ئەو دڵەڕاوکەیە کە هەیەە. بەڵام جگە لەم بیانوانە چیتر ئەتوانن خۆیان بە ئەنجامی بگەێنن بۆ یارمەتی خۆیان بن. یەکێک لەو شتانی کە پێویستە لە یادمان نەچێت، یعنی ئێمە کاتێک کە باسی ترس لە تاقیکردنەوەکان یاخود دڵڕاوچێکین دەربارەی تاقیکردنەوەکان، هەمیشە ئەوە نییە کە ترس لە تاقیکردنەوە لایەنێکی نەرێنی هەبێت کە ئێمە زۆر چاومان چێتە سەر و بەشەی. لە ڕاستیدا هەندێک کات ترس لە تاقیکردنەوە ئەسڵەن یارمەتی دەرێکی زۆر باشە بۆی کە ئێمە بتوانین باشتر بخوێنین و باشتر هەوڵ بین و نمرەیەکی باشتر بەدەستبێنین. بەڵام ئەوەی کەم ڕۆیمە زیاتر قسە لەسەر یەکەین لەسەر کاریگەرە نەرینەکەیەتی ئەوەیە کە ئێمە ئەو نەبترسین نەتوانین ئیمتیحانەکە بکەین یاخود بەشداری لە شێوازی ئیمتیحاناتەکانە بکەین. بۆیە لە ڕاستیدا ترس دەربارەی تاقیکردنەوەکانانی با تاقیکردنەوەکان تەنها تاقیکردنەوەکان تایبەت نەبێ بە مەسائلی تەحسیلی دراسی و خوێندن و ئەمانە. بۆ نمونە کە یعنی یاریزانێک کە یاریزانی فۆتباڵە کاتێک کە خۆی ئامادەکە بۆ با بڵین دەورەیەک یاخود بۆ پێشبڕچیە کە هەیەە لە ڕاستیدا ئەویش هێندەی خۆی کە قەلەقی بەرەکەوێ کەسێکە ئامێرێک ئەژەنێت ئەوێت لە ئۆکستراکە ینی بەشداری بکە لە ڕاستیدا تووشی حاڵەتی با بڵین تووڕەبوون و عسەبی و هەڵچوو نەبێت کامەش نیشانێکە لە نیشانەکانی قەلەقی بۆ دروستە بەڵێ بێگومان. و بازرگانێک کە ئەوێ جەلسەیە بکە لەگەڵ و کەسانی کە لەگەڵ یانناکۆ بێتەوانێت لە ڕاستیدا هەندێک کات وا دەرەکەوێت کاڵەکە کە مێشکم هیچ شتێکی تیانە ماوانی وەک ینی سپی بووە نازانم چی بڵم. وەکوتمان یعنی هەموو ئەو کەسانی کە بەپێی ئەو مووقعی کە خۆیەتی بەپێ و کاریکەیکە لە ڕاستیدا حاڵەتی دڵڕاوشی بۆ دروستە بێ، بەڵام هەندێک کات ئەم دڵڕاوچی ئەو نە یارمەتی کەسەکەیە کە بتوانێت سەرکەوتن بەدەستبێنێ. بۆیە بۆ پرسیارەکەی جەنابەت بەڵێ هەندێک خەڵکەیە توانای ئەوەی هەیە کاتوانێت لەگەڵ و بارودۆخای خۆی بگونجێنێ و یارمەتی خۆی بە، بەڵام قسەکردنی ئەمە لەسەر و بەشەیە کە نەتوانێت یارمەتی خۆی بە، بۆیە لە ڕێگای مشاورەکردن و ڕاوێژکردن بە ئەو کەسانی کە لە بواری چارەسەرکردنی دەرونیە کارەکەن یاخود لە کلینیکە پزیشکیە دەرونیەکان دەتوانن سەردانیان بکەن کە ئەمە زۆر باشە. لەگەڵ ئەوەی کەوتمان بۆ نمونە بۆ مەسائلی ڕاوێژکردن و سەردانیکردنی پزیشکی دەرونی لە ئێستاە چارەسەرکردن بە شێوازی کۆمەڵ بۆ کەسانی کە ترسیان هەیە دەربارەی تاقیکردنەوەکان لە ڕاستیدا یەکێکە لە هەرە ڕێگە سەرکەوتوەکان لە کوردستانە گەیشتینەتەوە ئاستە بتوانین ئەکرێت دەربارەی ئەوەی کە لە ڕێگەیان بەرنامەی جەنابتانەوە ئێمە بتوانین ینی ڕۆشنبیریەکی دەرونی بە خەڵک بین بۆی کە لە ڕاستیدا ئەمە کێشەیەکە بۆی بتوانن وەکو هەموو ئەو حاڵەتانی تر کە ئەیانوێ پێش بکەون یاخود چاچی بکەن بتوانن داوای ڕاوێژ و یارمەتی ئاسایش بێ بەلایەن بەڵە بێگومان ئاسایی بێ بەلای بۆی کە من لە کاتێکە کە ناتوانم ینی بخوێنم بە باشی سعی بکەم، چونکە باشترین پرسیار کە ینی لە ئێستاە کە ئەکرێت و وەڵامەکەشی زۆر ڕوونە ئەوەیە کاڵێ باشی ئێمە بۆچی تووشی دڵەڕاوچی تاقیکردنەوەکانە بین. لە ڕاستیدا دوو سەبەبیان دیاری کردووە، یەکەمینیان ئەوەیە کە ئەڵێت ئەم کەسە لەوانەیە پرۆگرامێکی باشی نەبێ بۆ خوێندن یاخود بە باشی نەیخوێن دەبێ، و دووهەم ئەو ئەزمونە سەرنەکەوتوانی کە کەسەکە لە پێشترا هەی بووە لەمەڕ تاقیکردنەوەکان ئەم دوو هۆکارەوە ئەکەن کە کەسەکە نەتوانێت بە باشی سەرکەوت. سپاس بۆ بەشداریکردنت ئەرکت کێشا بینەرمان بن بەردەوام بین.
ئەو هۆکارانەی کە کاریگەری هەیە لەسەر دروستبوونی دڵەڕاوکەی تاقیکردنەوە لای خوێندکاران بە تایبەتی هۆکارە بایۆلۆجیەکان و هۆکارە ژینگەییەکانن لە هۆکاری بایۆلۆجیە ئامادەباشی کەسەکەیەک لە دەردانی زۆری هۆرمۆنی ئەدرناڵینە کە کاریگەری ئەبێ لەسەر کەسەکە بۆی ئامادەباشی هەبێ بۆ مانەوە لە بارودۆخەکە یاخود هەڵهاتن لەو بارودۆخەی کە دڵەڕاوکەکەی بۆ دروست ئەکا بەڵام ئەوەی کە زۆرترین کاریگەری دانێ هۆکارە ژینگەییەکانن کە ئەویش ئەگەڕێتەوە بۆ ئەو ئامادەکاریی کە کەسەکە کردوێتی بۆ تاقیکردنەوە یاخود ئەو چاوەڕوانیانەی کە خۆی یاخود خێزان و دەوروبەر هەیەە لەسەری بۆ مەبەستە میوانداری خاتونێکی کۆمەڵناسمان کردووە کە باز لەو چاوەڕوانیە زۆرانە بکات کە هەیە لەسەر خوێندکار و کاریگەریەکانی بینەرمان بن. بارودۆخە ژینگەی و کۆمەڵایەتیەکان کاریگەریکی زۆردا ئەنێن لەسەر ئاستی و دڵەڕاوکەیی بۆ خوێندکارێک دروست ئەبێت بۆ مەبەستا میوانداری کۆمەڵناسێکمان کردووە کە بەڕێزیان خات و هەدیعەلین بۆ باسکردنی زیاتر دەربارەی ئەو فاکتەرە کۆمەڵایەتی و ژینگەیانەی کە زۆرترین کاریگەری دەئێت. بەخێر بێ سپاس خاتونگیان سپاس بۆم چاپێکەوتنە بابەتەکە زۆر گرنگە لە کاتی خۆیەتی و کاتی تاقیکردنەوەکانە سپاس. پرسیارەکەمان بۆ دەست پێەکە هۆکارە ژینگەییەکان زیاتر کامانن چکە زۆرێک لە خوێندکارەکان هەریەکە و هۆکارێک ئاڵێ یەکێ گەڵێ مامۆستای خصوصی منە یەکێ گەڵێ تەداخلی خزمان و ئایلەیەکە گەڵێ شوێنی سعیکردنەکەم گونجاونیە ئایا جگە لەم هۆکارانەی کە خۆیان باسی ئەکەن هۆکاری ژینگەیی دیکە چین کە کاریگەری دەئێت؟ لە ڕاستیە قەلەقی ئەتوانین بڵین بە دوو دیوە دیوێکی باشیشی هەیە و دیوێکی خراپیشی هەیە ئەوەی کە ئێمە قسەی لەسەرەکەین ئەو دیوەیە کە کاریگەری خنەرێنی ئەبێ لەسەر کەسێتی کەسەکە لەسەر دەرونی کەسەکە جۆرە لە کەسێتی کەسەکە خودی خۆی بۆ خۆی دروست دەکات بەڵام جۆرێکی تریان چواردەور و دەوروبەرەکە دروستی ئەەکەن ئەجا زۆر جاریش هەیە ئەم چواردەورە لە چەند ئەنجامێکەوەی بۆ نمونە لە گرنگی پێدانی زۆرەوەیان لە ئیهمالکردنەوەیان مثلەن شێوازی قسەکردن و ئاخاوتن لەسەر ئەو بابەتە لەسەر ئەو جۆری ئیمتیحانە ینی کاریگەری بەشێکی ناڕاستەخۆ کاریگەری ڕاستەخۆی دەبێت لەسەر دەرونی قوتابیەکە چونکە کاتێ چواردەورەکە هەمیشە لە خەمێکی زۆر قوڵابن کە خوێندکارێکیان هەیەوانێ نمرێکی بەرز بە دەستبێنێ ئەوان لە دڵسۆزی خۆیان لە ئەیانەوێ مەسن بگا بە نەتیجەیەکی باش ڕەم بێ هەوڵێکی زیاد لە حد چۆنەڵێن وەکو زیادە ڕۆیە بکەن بۆ فەرەهەمکردنی ژینگەیەکی لەبار بۆ قوتابیەکەیان زوو هەڵەسن شربەتی بۆ دروست ئەکەن یاخود قەتعی عیلاقاکەن لەگەڵ خزمەکانە ئەڵێن لەبەرەوەی تەلەبی پۆلی دوانزەمان هەیە هەمووی بۆ خۆی کاریگەری نەرێنی هەیە لەسەر کەسەکە چونکە ئینسان هەموو ڕۆژێک پێویستی بە پرۆسی بە کۆمەڵایەتی بوون هەیە لەگەڵ خێزانەکەی لەگەڵ چواردەوری بەڵام ئەمەش ئەڵێن بەپێی پێویست چونکە کاتێک کە قوتابیەکەوێتە ئیمتیحاناتەوە بە تایبەتیش ئیمتیحاناتی پۆلی دوانزە کە ئیمتیحانێکی چارەنووسسازیە بۆ هەموو قوتابیەکانمان کاریگەری بەجێ ئەهێڵێت بەڵام ناکرێت ئێمە مناڵدا ببڕین لە پرۆسە کۆمەڵایەتی ناکرێت ببڕین لە خێزانەکە لە خودی خێزانەکە خۆی چونکە بەشی ئەوەش پێویستی بەوە هەیەکە پەیوەندیکی هەبێت لەگەڵ خودی خێزانەکەی بۆ وەکو جۆرە لە ئسترخاء دەرەچێت بۆ مەسەن زۆر جار ئەوە وەکو هۆکارێکە بۆ کەمبوونەوەی سترێسەکەی بۆ کەمبوونەوەی ئەو قەلەقی کە کەسەکە هەیە شوویەک وەرئەگرێت و لە جۆرێکی تر لەوەیە کە تۆ ژنگێکی لەبارە فراهەم نەکرد بۆ قوتابەکەت بۆ نمونونەکە هیوایەکت نییە ئامانجەکردنی ئومێدێکردنیا بە خوێندن کاریگەری ئەەکەیتە سەر قوتابیەکەت و چۆن لە ئەویش دەستخەڕەوەکەی وەکو خۆتی لێ ئەەکەی یان خۆت نمرێکی بەرزت بەدەستهێناوە دایکی باوکیت لە مەکانەیەکای ئێستا بەڵام هەستەکەی تۆ لە ناومێدبوونی خۆتەوانە مەسەلا بە باشی نازانیت ئەو مەجاالەی کە کاریتیا ئەەکەیت تۆ کاریگەری بکەیتە سەر قوتابیەکەت بڵێ هەر چۆنێک بێ و هەر نمرەیەک بێنی بەدەستی بێنی هەر خوێندنەوە هەر ئەو نمرەیەوە هەر ئەو کۆشرێ و بۆم نەشتەکان ئابەوشیە بگری بە پێچوانەوە دروستکردنی ژینگەیەکی لەبار ڕەن بێتە هۆی کەمکردنەوەی ئەو قەلەقیە ئەو سترێسە چونکە بەڕاستی قەلەقی بە هەموو شێوەکانی کاریگەری ئەبێت ئێستا تەنانەت ئێمە کە چاوپێککەوتنێکەکەین هەموو کەسێکە خۆی بۆ تاقیکردنەوەیەک ئامادەکات لە هەر مەرحلەیەکا بێ هەر مەرحلەیەکی عمریا بێ کاریگەری دروستەکە لەسەری بەڵام ئەو قۆناغا مەسەلەن لە کۆتایی قۆناغەکانی هەرزەکاری شیاتی بۆ خۆی هێشتا گۆڕانکارە فیسیۆلۆجیەکانی جسمی ئەو کەسە هێشتا خۆجی خۆی نەگرتووە لە پڕ کۆشێکی گەورە ماسیری چونکە گەبێت و ئەمساڵ نمرەکە بەدەستێنە خوا ئەزانێ بۆ ساڵێکی ترچی لێ بەسەر بەتایبەتی هەنێک لە کۆلێجەکان کە نمرەی زۆر بەرزیان ئەوێت بەڵام هەنێ لە خێزانیش هەیە لە کاتی تاقیکردنەوەکانە کێشە و گرفتەکانیان ئەگاتە ئەو پاڕی بۆ نمونە جابوونەوەی دایک و باوکەکان کێشەی خێزانی کێشەی خوشک و براکانی ترکە زەواجیان کردو ئەیهێننەوە بۆ ماڵی باوکیان
ئەمانش عینەنشت دەتوانین بڵێن هۆکارێکن لەو هۆکارانی کە کاریگەری دەئانەیان هەرو قسە باوەی کە ئەگرێ ئەگەر خۆت سیقەت بە خۆت بێ ئەتوانی زاڵبی بەسەر ئەمانەش. لە ڕاستە خودی کەسەکە زۆر دەورە بینە چونکە جاری وهەیە بارێکی ناجێگر دروست ئەبێ بۆ خێزانەکە شتێکی چاوەڕوان نەکراوێتە ناو خودی خێزانەکە لەو کاتی کە تۆ خەریکی پرۆسی تاقیکردنەوەکەی بەڵام پلانی خێزانی زۆر گرنگە بەر لەوەی دەستپێکی ئیمتیحانەکان تۆ کارێک بکەی ژنگێکی لەبەر کەم تا زۆر بۆ ئەو کەسە فراهەمکەی کە خوێندکاری پۆلی دوانزەیە چونکە ئەمە بەڕاستی بێ بە یادەوەریەکیش بۆ مێژوویەکیش بۆ ئەو قوتابیە لەگەڵ خێزانەکەی کە دایکواکی چ ڕۆڵ و ئەرکێکیان هەبوو چکە بەڕاستی یەکێک لە ڕۆڵ و ئەرکی خێزان هادەکردنەوە هێمنکرد ئاسوودەبەخشینە بە مناڵەکانی جگە لە تێرکردنی مەسەن بوارە پێداویستی کۆمەڵایەتی و ئابووری و چەندین شتی تر پێداویست تەندروستیەکانی ئاسوودەبوونی مناڵەکە ئەرکی سەرەکی خێزانەکەیەتی بەڵام ئەبێ مناڵ هەر لە سەرەتای مناڵیەوە ئامادەکرا بێ بۆ ئەو چۆن بارە ناهەموار و بارە چاوەڕوان نەکراوانی کە دێنە ناو خێزانەکە بەڵام ناکرێت بارە دەستکردەکان ئەمەش هەر بینەوە بۆی کە بڵێن ئیتر وا بوو وا دەرکەواتەمە بەستەوەی بە جۆرێکە مناڵە پەروەردە بکرێت کە ئەگەر بارودۆخێکی ناخۆش هاتە ئاراو بۆن منە یەکێک لە ئەندامانی خێزانەکە خوانەخواستەی گیان لە دەست بە خود نەخۆشیەک بە تایبەتی لە بارودۆخی ئێستا کە ڤایرۆسی کۆرۆنا هەیە و زۆر کەس ئازیزێکی لە دەستەیە خود تووشی نەخۆشیەویان هەر خودی خوێندکارەکان تووشی نەخۆشی کۆرۆنا ئەبن ئەمە ئەوەی کە فشاریان بۆ دروستەکە کەواتە مەبەستەوەی ئامادەکاری ئەوەیان تا دروست بکرێت کە خۆیان بتوانن هەنێ لە کێشەکان هەیە بتوانن چارەسەری بکەن. سپاس خات و هەدیە ئەزێتت کێشە سپاس بۆ ڕێستان لە ڕاستیە ڕاستت فەرمووت تەواوە ڕێک ئەو باری کە کەس دەسەڵاتی تیانیاسە بۆ منە بارە تەندروستیەکەیە بەڵام ناکرێ بڵێن ئێمە گەر کێشێکی خێزانی هەبێت لە ئێستەیە چارەسەریکن ئەبێ بەڕاستی هەموو شتێک ڕاگریت بۆ مەرحەلەیەک لە دوای ئەوە یان بۆ مەرحەلێت پێش ئەوە چارەسەر کرابێ چکە بۆ خۆی سترێسەکە بۆ مناڵەکە زیاترە بێ چارەنووسیشی سبینێ ئەگەر بۆ شێوەیە نەبێت کە دەوروبەرەکەی حەزیلێتی پێی خۆشە و کە دایک باوکەکەی زۆر حەزیە کرد بگا بەو نمرەیە یا مناڵەکە خودی خۆی مناڵ هەیە ئامانجێکی باشی هەیە مەسەلەن بۆ خۆی ئەڵێم حەزەکەم بگەم بەو شتە کە پێی نەگەیشت ڕەن بێ دوای تووشی دیسان و لۆمەکردن و سەرزەنشتکردن بێتەوانە کەمە دەسەڵاتی ئەو کەسیتیانە و قوتابیەتیانە هەتا ئەتوانین ئێمە بارێکی دەرونی ئارام ئاسوودە بۆ قوتابیەکانمان دروست بکەین. سپاس بۆ ئامادەبوونێت ئەرکت کێشە بەردەوامە بین بینەرمانی. لە توێژینەوەیەکدا کە لە ساڵی 2015 لە جۆرنال ئۆف ئەدۆڵسێنسیس ئاماژە بەواکات کە لە ناو مناڵانی 9 بۆ 12 ساڵدا لەو دەستێوەردانە چارەسەریانە کە ئەنجام دراوە دەرکەوتووەکە ڕاهێنانەکانی خاو ببنەوە و فێرکردنی کارامەیی چۆنیەتی سعیکردن. کاریگەری زیاتری هەبووە بە بەراورد بە کارامەیە معریفەکان بۆ هێمنکردنەوە لە کاتی تاقیکردنەوەکاندا. لە کۆتاییدا بزانین کە دڵەڕاوکەی تاقیکردنەوە چ جیاوازیەکی هەیە لەو دڵەڕاوکە ئاساییەی کە خوێندکاران بۆیان دروست ئەبێ. بۆ نمونە کاتێک کە دڵەڕاوکێکە ئەگاتە ئاستێکە کەسەکە توانای کۆنتڕۆڵکردنی نامێنێ بەسەریا بۆیە ئەتوانین سوود لە چارەسەرکارانی دەرونی و پزیشکانی دەرونی وەربگرین چکە لە کاتی تاقیکردنەوەکانە دەرفەتێکە و کەسەکە لە دەستی ئەیە بۆی بتوانین باشترین یارمەتی بین هەروەها بۆ دایک و باوکانیش بتوانن بارودۆخێک بخڵقێنن بۆ مناڵەکانیان کە کەمترین فشار و کەمترین هۆکار هەبێت بۆی تەرکیزیان بڕوات. بەم شێوەیە بڕگە و بابەتەکانی ئەم بەرنامەی دەروندروستیمان پێشکەشکردن بە هیوای دەروندروستی بۆ هەموو لایەک کاتێکی خۆش.